سیاسیەتی لە شاری سلێمانی چییە؟ کەمتر لە کاتژمێرێکە کۆبوونەوەی وەفدی کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لە بارگای مەکتەبی سیاسی لە سلێمانی مەکتەبی سیاسی یەکێتی دەستی پێکردووە. دیارە وەفدی کۆمەڵی ئیسلامی پێکاتبوون لە محەممەد حەکیم کارگەر ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی، ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی، ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی و هەروە یاسین حەسەن ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە وەفدی پێشوازیکەریش لەلایەن یەکێتی نیشتیمانیەوە پێکاتبوون لە مەلا بەختیار، عومەر فەتاح، شۆڕژی ئیسماعیل، حاکم قادر و هەروەها ئاسۆ کە پێشوازیان لە وەفدی کۆمەڵی ئیسلامی کردووە بە پێی زانیاریەکانی من کۆبوونەوەکە لە چەند تەوەرێک پێهاتووە. تەوەری یەکەم تاوتوێکردنی وەڵامەکانی ئێرانە بۆ پرسی ڕیفراندۆم کە ئەگەری هەیە بە پێی هەندێک لە زانیاریەکان ئەم وەڵامی بە دووادا بێت کە ئەم دوولایەنە ئەمڕۆ جەخت لەوە بکەنەوە ئەگەر بێت و دۆخی ناوخۆ یان یەکریزی نێوماڵی کورد پچەو بێت و یەکریز بن، ئەوە وەڵامەکانی دەرەوە ئەوەندە گرنگ نین بۆی کە هەرێمی کوردستان بێەوە ڕیفراندۆم بکە و پرسی سەربەخۆیی تاوتوێ بکە. بۆیە یەکێک لە تەوەرەکان تاوتوێکردنی وەڵامەکانی ئێرانەوە. تەوەرێکی تریش دیارە قسەکردنە لەسەر پرسی ڕیفراندۆم و هەڵبژاردن کە ئەوەش بە پێی هەندێک لە زانیاریەکان ئەگەری هەیە یەکێتی نیشتیمانی ئەمڕۆ ئەو ڕایە ڕسمیە ئەعلام بکات لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کە ئەوانیش قسەیەکیان هەبێت لەسەر پرسی ڕیفراندۆم و هەڵبژاردن کە پێکەوە ئەنجام بدرێ و قسەیەکی تریشان لەسەر کاراکردنەوەی پەرلەمان هەیە کە دیارە ئەمان لە ئێستادا ڕەنگە خاڵی سێم بێ و لە ڕووی گرنگیەوە لە خاڵەکانی ترکە یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی هەردووکیان تا ئێستا بەپێی ئەو لێدوانە فەرمیانەی کە داویانە سوورن لەسەرەوەی کە دەبێت پەرلەمان بەبێ مەرجی پێشوەفتە کارا بکرێتەوە. ئەمەوە تەوەرانن جگە لە زیاتر پتەوکردن و قسەکردن لەسەر پەیوەندیەکانی هەردوولایەن کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە تاوتوێ دەکەن و بڕیار وایە لە دوای کۆبوونەوەکەش کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجام بدرێت. جەلال پێشتر هەرێکە لە بسوتنەوەی گۆران و کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵوێستی نەرێنیان هەبوو سەبارەت بە نەگونجانی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئاشتەوایی سیاسی و ناوماڵی سیاسی کورد لەسەر پرسی ڕیفراندۆم. دوا بەدوای ئەوە هەرێکە لە یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی بە جۆرێک لە جۆرەکان لەو هەڵوێستە ئۆتۆماتیکیەی کە ئەرێنی بوو بۆ ڕیفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان پاشگەست بوونەوە و ئێستاکە دەیانەوێت بە هاوبەشی لەگەڵ گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بگەنە کۆتا بڕیارێکە ڕێی خۆیان لەسەر ڕیفراندۆم دەربڕن. پێدوانیە کە بەکشانەوەی یەکێتی لە بەشداریکردنی ڕاستەوخۆی کۆبنەوەکانی تایبەت بە کۆمیتەی ڕیفراندۆم و ساردبوونەوەی لەو بابەتە مەسەلەی ڕیفراندۆم و ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت گرفتی تێکەوێت. خۆی ئەویان ناتوانانی هیچ قسەیەکی لەسەر بکەیت تاوە کاتی کە خۆیان بە فەرمی لە کۆن ڕۆژنامەنووسەکەی ئەعلانی ناکەن. ئەگەرچی پێشتریش یەکێتی نیشتیمانی چەند کەسایەتێکیان ئەو کە تەنانەت لە بەرپرسە لێدوانی جۆراوجۆریان دەدا لەسەر ئەوە دامەیان لە کۆمیتەی باڵای ڕیفراندۆم کە یەکێکیان بەوە وەسفی دەکرد کە ئەمە وەکو پارێزگاری کەرکووک بەشداری کردووە دکتۆر نەجمەدین کەریم و منە بەرپرسێکی تریان وەکو نوێنەری یەکێتی ناوی دەبرد. بۆیە ئەو دوو جۆرە لێدوانە هەتا ئێستا یەکلایی نەبووەتەوە ناشتوانی پێشبینی بکەی کە یەکێتی نیشتیمانی بە ڕسمی ئەتوانێت لەوە بکشێتەوە یانە لەبەر ئەم جۆرە لێدوانە لەبەر ئەوەی کە هێشتا سیاسەتی فەرمی و یەکدەنگی یەکێتی نیشتیمانی لای هاوڵاتیانیش بە جۆرە لە جۆرەکان ڕوون نییە کە ئایا بەڕاستی لەگەڵ ڕیفراندۆمەکەی پارتی دیموکراتی کوردستاندا یا لەگەڵ ئەوەیە کە نێوماڵی کورد ڕێک بخرێ و دوای یەکخستن و کاراکردنەوەی دەستگا شەڕعیەکانی هەرێمی کوردستان و کاتە پرسی ڕیفراندۆم و پرسی هەڵبژاردن تاوتوێ بکرێ. ئەگەرچی ئەوان خوازیاری ئەمان بەڵام لەو لاشەوە هێشتا لە ئەندامی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم بەشدارن و بێ لەم کۆنگرەیە ئەوە یەکلایی بکرێتەوە کە ئایا ئەوان لەو کۆمیتەیە دەکشێنەوە یانە. جەلال محەممەد پامنێری پێیان زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.